کۆی ڕووداوەکانی هاتووە لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵ لە ساڵی 2007 540 ڕووداوی هاتووە لە سنووری چالاکی بە ڕێبەرایەتی هاتووی سلێمانی ڕووی داوە. لە ساڵی 2016 513 ڕووداوە ڕووی داوە. ئاماری برینداری ڕووداوەکانی هاتووە لە ساڵی 2017 کۆی برینداری ڕووداوەکانی هاتووە 1475 برینداری ڕووداوەکانی هاتوچوو هەبووە. لە ساڵی 2016 1271 برینداری ڕووداوەکانی هاتووە بووە. ئاماری گیانلەدەستدان لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵ کۆی گیانلەدەستدان لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی 92 هاوڵاتی بە ڕووداوەکانی هاتووە گیانی لەدەستداوە. لە شەژمانگی یەکەمی ساڵی 2016 91 هاوڵاتی گیانی لەدەستداوە. گیانلەدەستدان بە پێی بەکارهێنەرانی شەقام لەم ساڵدا لە شەژمانگی یەکەمدا زۆرترین ئەو کەسانەی کە بڕووداوەکانی هاتووە گیانی لەدەستداوە سەرنشینەکانن. لە کۆی ئەو 92 هاوڵاتی کە گیانی لەدەستداوە 47 هاوڵاتیان سەرنشین بوون لە ناو ئۆتۆمۆبیلەکان، 36 هاوڵاتیان پیادە بوون، پیادەڕەو بوون لەسەر شەقام و ڕێگابانەکان، 9 هاوڵاتیشیان شۆفێر بوون. واتە زۆرترین گیانلەدەستدانی ڕووداوەکانی هاتووە بە پلەی یەک سەرنشینەکان بوون، دواتر پیادەکان، دواتر شۆفێر. ئاماری گیانلەدەستدان لە ساڵی 2007 لە شەژمانگی یەکەم بە پێی ناوشار و ڕێگابانەکانی دەرەوە زۆرترین ئەو کەسانەی کە گیانی لەدەستداوە بە ڕووداوەکانی هاتووە لە ڕێگابانەکانی دەرەوەی شاری سلێمانی بوون. لە کۆی ئەو 92 هاوڵاتی کە گیانی لەدەستداوە 66 هاوڵاتیان لە ڕێگابانەکانی دەرەوە گیانی لەدەستداوە، تەنها 26 هاوڵاتی لە ناو شاری سلێمانی گیانی لەدەستداوە. هۆکاری سەرەکی ڕووداوەکانی هاتوچۆ لە کۆی ئەو 540 ڕووداوی کە لە سنووری پارێزگای سلێمانی ڕووی داوە، هۆکاری پلەیەک لە هۆکاری ڕووداوەکان تیژڕەوی شۆفێران بووە، پابەندەبوون بە خێرایی دیاریکراو لە شەقام ڕێگاوانەکان خێرایی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و شۆفێری کردو. لە کۆی ئەو 540 ڕووداوە 214 حاڵەتیان بۆی تیژڕەوی بووە، پابەندەبوون 157 بیاگایی شۆفێر، 54 حاڵەت مەینۆشی، 34